بەخۆشم هەر حەزم لە ڕەنگی پەمبەیە. کەس هەز دەکەم زیاتر حەزی لە ڕەنگی پەمبەیە لێ ئەو ڕەنگەم هەر بژاردیە. من مستەفا نەبەس خاوەنی پینکافێ بۆ یەکەم جار لە کوردستان حەزم کرد قاوەخانەك بکەمەوە کە تایبەت بە کچان بێ. بە خۆمان لە قەدیمەوە لە بواری قاوەخانە و کافتریاوانە بووینە، بەس لە کوردستان تا ئێستا شوێنێک نەبووە کە تایبەت بە کچان بی. ئەمنیش حەزم کرد شوێنێک بکەمەوە کە ئەو ئافرەتانە ئەو خاتونانە کە زۆر حەزیان بە ڕەنگی پەمبەیە بێن لە قاوەخانەکەی من قاوەک بخۆنەوە، یانیش بۆ نەچی تایبەتیان هەبی بۆ نمونە عیدمیلادەیان هەر بۆ نەکە بێن لێرە لە جەوەکی زۆر تایبەت، چونکو شوێنەکەی من تایبەت بە ئافرەتانە و ئافرەتیش لێیدا کار دەکاتن. زۆر دڵخۆشم کە خەڵکانێک لە شارەکانی تکە دێن سەردانم دەکەن و بە جلک تەنسیق دێنە ئێرە. لۆ نمونە جێیەکەمان پەمبەیە، دێن بە ڕەنگی پەمبە جلەکانی خۆیان دەگۆڕن، دێن لێرە عیدمیلادیان دەکەن یانیش قاوەکی دەخۆنەوە. زۆر پێ دڵخۆش دەبووم کە دێن سەردانمان دەکەن. ئێستاش لە ئێستادا ئەمەنانی بەیانیماندانایە، زۆر فیدباکەکی زۆریمان لێ دێ کە دەستخۆشیمان لێ دەکەن کە نانی بەیانیمان هەیە. ئەمنی شەستایمە کە بە جێیەکەمان گچکەیە بە شەشکە لە تەنیشتە خۆم دەکەمەوە هەتا خەڵکەکی زۆر بێ سەردانمان بکەن، زۆر دڵخۆش دەبین پێ. ئەو ڕەنگەش کە هەرم بژاردیە بەخۆشم هەر حەزم لە ڕەنگی پەمبەیە. کەس هەز دەکەم زیاتر حەزی لە ڕەنگی پەمبەیە لێ ئەو ڕەنگەم هەر بژاردیە.